ڕات چییە لەسەر ئەو کەسانی کە چکان بەڕاستی پرسیاری هەمیشەیی بەرنامەکەی ئێمە وەکو بەرنامەی دەتوانم کە جستیان ساغ و سەلیمە خۆی گەورە جستێکی باشی پێداون بەڵام لە هەمان کاتدا پێش بە خۆیان نابەستن بۆ پێداویستەکانی ژیان یان لە ژیان بێئەمەلن قسە چییە لەسەر ئەمانەتەوە؟ واللهی ناکرێت ئینسان خی گەورە جستەیەکی پێداوە قاچ و دەست و چاو و عەقڵ یعنی حتا وەکو ئەو ڕۆژەی ئەمریت هەر ئەبێت ڕوبەڕووی لەگەڵ ئەو ژیانە ڕوبەڕوو بیتەوە بتانی مەعیشەتی خۆت سەربەرزانە شکۆمەندانە دابین بکەیت. ئیتر ئەو کەسانشی کە کەم تەرخەمیەکەنەوە خۆیان بەڵێ لایەنی هاوکاریت لەگەڵ خەڵکات چۆنە تا چەند هەبووە خەڵک ئەمە نەبێتە مەسەلەی مەدحێک و ئەوانە یعنی بەدەیان گەنج بەڵام لەم زروفانە لەم زروفی قەیرانانە لەم سیاسەتی سربەخۆی ئابوووریانە پێشتر دەیان گەنج کە ویستوێتی زەواجکە و ئیشی بۆ نەچووە ئیش و کارەکانم بۆ جێبەجێ کردوون و دوایی ئەویش ئەوەی کە حەقی من بووە بۆی جێبەجێکردون پێی داومەتەوە دەیان گەنج هەیە و هەم خانمان و هەم پیاوانیش کە هاتوون لێرە ئیشم بۆ بەڕێکردوون و نەمهێڵاوە. بەڵێ هەبووە کەسێک لە پڕ هەڵست دوکانەکەی تۆ نەیزانێت تۆ بم شێوازە بەشێکی زۆری جەست کار ناکات تووشی شۆکەی بێکەوە بینە سەرم دوکانەی خەریکی ماوەڵەکردنی وەڵڵی ئەکسەریەت کۆمەڵە شتەیە وەکوینیش پێم ناخۆشە یعنی باوکەکان یعنی منیان بە نمونە بۆ کوڕەکانیان بە تایبەتی بۆ ئەوانەی کە کەم تەرخە من لە کار و کەسابەت ئەڵێ بڕۆ سەیری فڵان کەس کە بەو وەسعەوە بەو جەستەوە ئەوەتانێ دوکان و سەیارە ئەو تۆ بۆچی ئاوە وا هەستەکەم ڕۆژانەش لەوانەیە ئەوەش تۆزێ هەم خۆشیشە هەم ناخۆشیشە.